زیاتر لە هەفتەیەکە بەشێک لە ئاوی ڕووباری سیروان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە گیراوەتەوە و بەو هۆیەوە بە ڕێژەی لە 175 ئاوی ڕووبارەکە کەمی کردووە. لێپرسراوی بەشی پلان لە بەنداوی دەربەندیخان ئاشکرای دەکات ئەم هەنگاوانەی وڵاتی بەرامبەر گرتوویەتێ بەر تەواو مەترسیدارە بەو پێی ڕێڕەوی ئاوی ڕووبارەکانیان گۆڕیوە و ڕێگە نادەن بە هیچ شێوەیەک ئاوی زیادەی بەنداوەکانیان بێتە خاکی هەرێمی کوردستانەوە. اینجا داونستریمی بەنداوەکەشیان کە ئەگەر لەو کاتاکە ئەوان بتوانن ئاو بەردەنەوە بۆ ئێمە لەوانێ نسبەتێک کرد لە ئاومان بۆ بێت هەر باشە، بەڵام ئێستا داونستریمەکەشیان تونیلیان تا دروست کردووە ئەو ئاوەی کە مەجرای خۆی وەرگری بێتە ناو عێراق و تجاهەکەیان گۆڕی و جارێکە ئەچێتەوە ناو ئەرزی ئێرانی، ینی ئاوەکەمان هەر بۆ نایەت. بە پێی گوتەی لێپرسراوانی بەنداوی دەربەندیخان ئەگەر بێت و ئەم دۆخەی ئێستا بەردەوام بێت ئەوە زیان بەرجوتیار و ڕاوچیانی ماسی و خەسارەکانی چە و چیمەنتۆ لە ناو ڕووباری سیروان دەکەوێت. ئێستا بەپەلە ئەبێ کار لەسەر ئەوە بکرێت لەگەڵ ئێرانە تەنزیقی بکرێت ئەو ڕێژە ئاوەی کە پێویستە بۆ بەنداوەکە بەربیرێتەوە. بەڵێ حەوزی ماسی تایە، غەسالەی تایە، کشت و کاڵی تایە، ئاوی خواردنەوەیە، جا بەرەمێنانی وزەی کارەبایە لە وێزگەکە. ئێمە ئەگەر یەکێکەش ئیش بکە ئەو ئاوەی کە بەرەیرێتەوە بەشی پێداویستەکانی خوارەوە ناکە، بۆ ئێمە ناچارین لە شوێنێکی کەوە ئاویان بۆ بەربێن، لە فەتحەیەکی کەوە ئاویان بۆ بەربێنەوە. ئەمە ژواکە ئاسی ئاوی دەریاچەکە دابەزێ و نتوانین بەردەوام بین لەسەر ئەم ڕیتمەی ئێستا بۆ ئاوبەردانەوە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە زیانێکی زۆر بە خوارەوەی بەنداوەکە بگا. تونێلی ئاوی داریان کە پرۆژەیەکی استراتیژی کۆماری ئیسلامی ئێرانە و دەیەوێت لەو ڕێگەیەوە ئاوی ڕووباری سیروان دووبارە بۆ ناو خاکەکەی بگەڕێنێتەوە. لە ئەگەری تەواوکردنی ئەو پرۆژەیە چارە نووسێکی نادیار چاوەڕێی هەرێمی کوردستان و ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق دەکات. بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان ڕایدەگەێنێت بە بروسکەیەک کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاویان لە هەرێمی کوردستان و عێراق ئاگادار کردوتەوە. لە ئێستاشدا وەزارەتی دەرەوەی عێراق لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە پەیوەندیدان بۆ چارەسەرکردنی گرفتەکە، تا ئێستاش ئاسۆیەک بۆ چارەسەرکردنی نییە. ئەم کێشەیە ڕەنگە ئەمساڵ بەهۆی ئەو خەزینەی کە لە ناو بەنداوەکە هەیە ئێمە بتوانین جۆرێک لە چارەسەری بکەین، بەڵام بە دڵنیاییەوە لە ئایندەیە کێشەیەکی گەورە دروست دەکات، چونکە ئەگەر ئەو پرۆژەیە بکەوێتەوە گەڕ ئەو تونێلەی کە لە خواروی داریانەوە ئاوی سیروانە گوێزێتەوە بۆ ناوچەکانی دەرەوەی کاتچمەند ئێریایی بەنداوی دەربەندیخان و دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراق بە دڵنیاییەوە زەرەری زۆر بە ناوچەکە گەیەنێ، چونکە دانیشتوانێکی زۆر لەو ناوچەیە هەن لەم دی و لەو دیوی سیروان لە دەربەندیخانەوە بگرێتە ئاگاتە بەغا و هەروەها ڕووبەرێکی زۆری کشت و کاڵ و ڕووبەرێکی زۆری بەرا و باخ لەو ناوچەیە هەن بە دڵنیاییەوە ئەوانە هەمووی لە ئایندەیە زیانیان پێیەگات. ساڵانە و لە وەرزی هاوین و سەرەتای پاییزدا کۆماری ئیسلامی ئێران ئاوی ڕووبارەکانی سیروان و ئەڵوەن و زەی بچووک بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەکاتەوە و بەو هۆیەشەوە ژمارەیەکی زۆر لە جوتیار و خاوەنکاری نزیک ئەو ڕووبارانە تووشی زیان دەبن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.